وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لە کۆڕێکی تایبەت بە زانایانی ئاینی لە ناحەی خەلیفان ڕایگەیاند کاتێک دەمانەوێت پەرە بە کشتوکاڵی خۆماڵی بدەین وڵاتانی دەوروبەر دێنە سەرخەت و فشار دەکەن. ئەوتیشی کاتێک باجمان خستە سەر بەرهەمی هاوردا سەرۆکی حکوومەت لە ئیتاڵیەوە تەلەفۆنی کرد و وتی ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەحمەد داودۆغڵۆ 3 جار تەلەفۆنیان کردووە و ناڕەزاییان لەو بڕیارە دەربڕیوە وتویانە کە بەرهەمی ئێمەیان قەدەغە کردووە و باجیان خستۆتە سەر. ئەوەش زیان بە بەرژەوەندیەکانی ئێمە دەگەیەنێت. هەروەها وتیشی ئێران کاتێک بەم بڕیارەیان زانی ئێستا بە هەموو شێوەیەک پاڵپشتی کشتوکاڵ و جوتیاری خۆیان دەکەن بۆ ئەوەی هەرچۆنێک بێت بەرهەمی خۆیان بنێرنە هەرێمی کوردستان و ساغی بکەنەوە. با پێی قسەی وەزیری کشتوکاڵ ئەو بڕیارانەی وەزارەتەکەی نەک وڵاتانی دراوسێ ئەمریکاشی هێناوەتە سەرخات. وتیشی کونسوڵی ئەمریکا 2 جار هاتوتە لامان و داوای کردووە چاوباسی سەمی دانانی باج لە سەربەرهەمی هاوردە بخشێنینەوە چونکە بازرگانەکانی ئەوان زیانی لێ دەکەوێت. عەبدوستار مەجید وتیشی ئەمەی ئێمە بۆ پاراستنی بەرژەوەندی خەڵکی هەژار و جوتیاری خۆمان و پاراستنی بەرهەمی خۆماڵی دەیکەین و ئەوەش بە مافێکی سروشتی خۆمانی دەزانین.